شێشەی پۆلی دوانزەکان بەشی پیشەی کۆبووینەتەوانێ کە هەمومان غەدرێکمان لێ کراوە نەک لە دەرس و دوان لە 6 دەرسا خەدرمان لێ کراوە بەیانی سەعات هەر شوونە مەکتەبەکەی خۆمان لێوناریانی بۆ پەروەردەی ڕۆژاوە دوایەوەش هاتینە پەروەردەی گشتی سەرەتا کاتی هیچ کێشەیەکیان نەبوو چوینە ژوورەوە نەتە قسەیان بۆ کردین ئێستا کە زانیان هەموو پیشەکان کۆبوونەتەوانێ ئەوە تا ڕێگریمان لێکەن کە بچینە ژوورەوانێ یعنی فیزیاکەم ئێستا من 50 پرسیارم بۆ هاتوۆتەوە لەو 50 25 بۆ قەدع کراوە 25 هەر سەح نەکراوە لەو 25 کە بۆم دانراوە 12 پرسیارم ڕاستە 12 پرسیارەکەم بۆ حساب نەکراوە 6 پرسیارم بۆ حساب کراوە 12 دەرەجەم بۆ دانراوە هاتوینەتە ئێرە ئەڵین کاکە ئەوە حاڵ وەساکەمانە ئەوە ئینشاڵڵا بۆ فیزیا بەسەر چاومان بەڵام بێ 5 دەرسەکەی تر خۆتان پارە بن و خۆتان ئێعتراز بنووسن ئەی 6 دەرسەکەی تر چی بوو لەوەی کە پارە بدەن دەرسی 3000 لێ وەرەگرن 5 دەرس 15000 کە فەرموو چەند نەفەر لەم ناوێ یەک نەفەر دەرنەچووە لە پیشەکانە هیچ نەفرێک دەرنەچووە بابزانە کێ لە یارە دەرسوات دەسەڵ یەک بەشەر دەرنەچووە معقولێتی تیانە لە مەکتەبێکە نسبەی نەزەح سفر بێ ئێمە نامەوێت ئێعتراز بکەین ئێعترازمان بۆ چی ئێمە دڵنیاین لەوەی کە دەرسەکە با بەخۆ نەفرێک و دوان نییە دەرس و دوان نییە لە 8 دەرس 6 دەرسیان غەڵەت بۆ من هاتوۆتەوانێ